بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستی و پەرلەمانتاری کوردستان داوای ئاشکراکردنی ناوەڕۆکی گرێبەستی 50 ساڵەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیادا دەکەن. لە یادداشتێدا ژمارەیەک پەرلەمانتاری فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و سربەخۆ داوا دەکەن لایەنی پەیوەندیداری حکوومەت بانکێشتی پەرلەمان بکرێت و دانیشتێکی تایبەتی لەسەر بکرێت. لە بەرنامەی ئەمڕۆ تاوتێم پرسە دەکەین بە میواندارێک لە ئەبەڕێزان ئەنوەر کەریم بەرپرسی گۆشەی ئابووری ژووری توێژینەوەکانی بزوتنەوەی گۆڕان لە ستۆی سەرگی هەروە لە هەولێرەوە موسلیم عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی کوردستان. 32 پەرلەمانتاری کوردستان داوا دەکەن حکوومەتی هەرێم بێتە پەرلەمان و ناوەڕۆکی گرێبەستی نەوتی 50 ساڵە لەگەڵ تورکیا ئاشکرا بکات. لە داشتێکدا 32 پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکێتی و گۆڕان و یەکگرتو و سربەخۆ داوا دەکەن پەرلەمانی کوردستان دانیشتێکی تایبەت با گرێبەستی 50 ساڵی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی تورکیا ئەنجام بدات و بانگێشتی لایەنی پەیوەندیداری حکوومەتی هەرێم بکرێت بۆ خستنە ڕووی وردەکاری و ناوەڕۆکی گرێبەستەکە. یاداشتی ئەو 32 پەرلەمانتارە دوای ئەوە دێت نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا لە ڕێکەوتی 15/11/2020 جەختی لەبوونی ڕێکەوتنێکی 50 ساڵی بۆ فرۆشتن و هەناردەکردنی نەوتی هەرێم لەگەڵ تورکیادا کردەوە. داواکاری پەرلەمانتاران بۆ ئاشکراکردنی ناوەڕۆکی ڕێکەوتنەکە لە کاتێکدا لە خولی پێشووی پەرلەمانی کوردستانیش لیژنەی سامانە سروشتیەکان داوای ناوەڕۆکی گرێبەستی 50 ساڵە لەگەڵ تورکیا کردبوو. لە وەڵامدا حکوومەتی هەرێم پێی ڕاگەیاندبوون ناتوانن ڕێکەوتنەکە بنێرنە پەرلەمان لەبەرەوەی جگە لە ڕەهەندی ئابووری ڕەهەندی ئەمنیشی هەیە. بە پێی راپۆرتی کۆمپانیای دیلۆیت لە ساڵی 2019 حکوومەتی تورکیا و کۆمپانیەکان سوودێکی زۆریان لە داهاتی نەوتی هەرێم بینیوە. کۆمپانیای وزەی تورکی بۆ گواستنەوەی 1 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان وەکو باجی گومرگی بڕی $3.11 وەرگرتووە. بڕی ئەو پارەی کە ئەو کۆمپانیایە لە ساڵی 2019 وەری گرتووە بریتێ لە $494,66315. ئەمە جگە لە ساڵی 2019دا بڕی $610,362,000 ئەمریکی لە داهاتی نەوتی هەرێم تەرخان کردووە بۆ دانەوەی قەرزی هەریەک لە کۆمپانیای وزەی تورکی و کۆمپانیای نەوتی نێودەوڵەتی تورکی. بەو پێش بێت لە ساڵی 2019دا بە پێی راپۆرتی دیلۆیت $1,484,677 بۆ تورکیا و کۆمپانیەکانی ڕۆیشتووە کە دەکاتە لە 13% داهاتی نەوتی هەرێم لەو ساڵەدا. ڕێکەوتنی 50 ساڵی نێوان تورکیا و حکوومەتی هەرێم لە ساڵی 2013 لە نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان و نێچیروان بارزانی واژۆ کرا. دوای ڕێکەوتنەکەش بۆ یەکەمین جار لە 22/5/2014 نەوتی هەرێم بە بۆری لە ڕێگەی تورکیاوە گەیشتە بەندەری جەیهان. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کەک نور بەخێر بێن سوپاس بۆ ئەمەدەبوونتان ئەگەر سەرتالەوە دەست پێ بکەین ژمارەیەک پەرلەمانتاری کوردستان داوای ئاشکراکردنی ناوەڕۆکی ڕێکەوتنی 50 ساڵی حکوومەتی هەرێم لەگەڵ تورکیا دەکەن. تاکو ئێستا بڵین هیچ ناوەڕۆکەکەی هیچ یاخود بەرگەیەکی ڕێکەوتنەکە ئاشکرا نییە بۆ خەڵکو و بۆ پەرلەمانیش؟ خۆی لە ڕاستەکە کاک حەکیم کێشەی نەوتی کوردستان لە هەوڵڕۆژەوە کە هاتووە کە ئاشتی هورامی و کۆزیری سامانە سروشتەکان دوو زانیاری یەکەمیان خەڵکی بەلاڕێا بردوواتە میزلیدین the Kurdish people یعنی خەڵکی کوردستان و دوایە میسئینفۆرم یعنی هەم زانیاریەکانیشی بە غەڵەت داوە بە خەڵکی کوردستان. یعنی ئەم پرۆسەیە کە هاتووە لە هەوڵڕۆژەوە بە ناشەفافی بووە. ئەمان ئەوان و تۆ کە ئێمە ئابووری کوردستان ئەمانەوەی ئابوورێکی سربەخۆ بێ ئەمان لەسەر ئەم ئەساسی کە ئەوان وتوانە لە ساڵی 2015 ئێمە بەرمەسەلە داهاتی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان نەگەینە ملیۆنێک بەرمیل لە ساڵی 2015 ئەو کاتە لە ساڵی 2014 کە بڕیاری سربەخۆ ئەدەن بۆ ئابووری سربەخۆ فرۆشتی نەوت بە سربەخۆیی ئەو کاتە نرخینەوە بە $100 بۆ وان حسابە کرد ئەمانە گەڕۆژی ملیۆنێک بەرمیل بفرۆشن یعنی داهاتی نەوتی هەرێمی کوردستان بۆ مانگەکە کاتە $3 ملیارد. تەوان ئەم ژمارەیە وەکو ڕقم ژمارەیەکی گەورەیە نا بۆ مانگێک چونکە 30 ضربی 1 ملیۆنێکە بە $100 ئەکاتە $3 ملیارد. یعنی ئەم $3 ملیارە ڕقمێکی گەورەیە کە ئەو کاتە کە ضربی 12 ئەکاتە $36 ملیارد ئەمە بەس داهاتی نەوتەوە نیە. ئەم ژمارەیە وای لەکە من پێم وابێ هەموو خەڵکی کوردستانی بەلاڕێیا برد
و هەموو زانیاریەکانی یا بە خەڵکی کوردستانش بەلا بەغەڵی گەێنراوتە مێشکی خەڵکی کوردستان و بەرپرسەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش ینی کەواتە ئەم پرۆسێ لە هەوەڕۆژەوە بەهەڵە هاتووە لە هەوەڕۆژەوە بەهەڵە هاتووە چونکە کە تۆ کاتێک کە لەسەر ئەساسەکە و لەسەر زانیاری دروست نەبێ ناتوانانی پلانی استراتیجی بۆ دابنی تۆ بێ زانیاری دروستێ هەبێ لەسەر بنەما زانیاری دروستەکان ئەتوانی پلانی استراتیجی و کارەکان بڕێەوە بەری کاتێک کە لە هەوڵەوە بەهەڵە دەست پێەکە کەواتە کەویتە ناو جێژاوێکی گەورەوە وەنیە ئێستا بۆیە هەرێمی کوردستان کەوتۆتە ناو ئەم جێژاوەوە کە لە جاتیۆی وڵاتێکی وەکو هەرێمی کوردستان کە نەوت دەفرۆشێ لە جاتیۆی ئێمەدا سێرپلەسمانە بێ یعنی پارەی زیامانە بێت لە بودجەی هەرێمی کوردستانە لە وەزارەتی گەنجینە لە ترێژەریە بەعکسەوەی ئێمە 1 ملیار دۆلار قەرزارین یعنی بۆیە پرۆسەکە سەر لەبەری بەهەڵە بە زانیاری هەڵە و بە لا ڕێبردنە هاتووە ئەو شۆکارەکەیتی کە بەڕێزوت بە پێی پێشبینیەوە لە 2015 دەبوو 36 ملیار دۆلار نا بە سەریکە ئەبواە ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل نۆتی بفرۆشە ئەو لە 2015 ئێستا بەداخەوە ئێمە 2020 نەگەشتونەتە 500,000 بەرمیلیش 500,000 هەناردە ناکرێت ساڵانی 2015 مەزن نەکردو بە چەند؟ ئەو کاتا ئەو کاتە نەوت کە کاتە ئێمە دەستمان کرد بە هەناردەینەوە لە 2014 ینی ئاشتی هەورامی خوێنەوەکەشی لەوەیار هەڵە بوو چکە ئەو کاتە نرخینەوە تقریبان لە سەر و 100 دلار و 100 دلار و ئەوانەوە بوو ینی خوێنەوەکەشی لەوەیە هەڵە بوو چکە وەختی خۆین باسی ئەوم کرد کاکە ئەمە کاتێک کە تۆ نەوت دەفرۆشی ئەبێ هێچ بکەی هێج یعنی چی پەرژینێکدانی بۆ ئەوە لە بۆرسەیە ئۆپشن هەیە ئۆپشنی پوت و کۆڵ هەیە تێگەی تۆ چۆن هێجێک ئەەکەی بەرامبەر ئەوەی کە نرخینەوە دابەزێ وەنیە خۆ ئەم خەڵکە ناتوانانی تۆ قمار بەداهاتی خەڵکەوە بکەی وەنیە ئەمە ئەبێ ئەم کەسانەی کە بڕیاردەرن لەسەر ئەوە ئەو کەسێک کاچێتە ناو ئەو هینەوە من بۆیە هەرباسی ئەو شیکاریەکەم شیکاری سواد یعنی تۆ چۆن ئەم شیکاری ئیداری بۆکەی لایانی بەهێزی ئەمە چیە لایەنی لاوازی ئەمە چیە دەرفەتەکان چییە و لەگەڵ فرێد پێوەم باید دەبوو لە 2015 ئێمە چەند داهاتی نەوتمان ئێمە لە 2015 ئەبواە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2015 36 ملیار دلاری ئەمریکی بووە بۆ ئەی بۆ ئێستا بڵێن لە 2019 هەموو داهاتی نەوتەکە 4 ملیار بۆ هەرێم ماوەتەوە 36 ملیار لەکوێ و ئەوەی کە پێم وتم کاکە ئەمە لە هەوڵەوە زانیاریەکان بەهەڵە هاتووە لە هەوڵەوە زانیاریەکان بەهەڵاتەوە بنەماکەشی پوچ بووە یعنی بنەمای ئەمە شیکاری وردی بۆ نەکراوە بنەماکان پوچ بووە لێکۆڵینەوەی ورد بۆ ئەم کێشەیە نەکراوە بۆی ئێستا هەرێمی کوردستان تووشی ئەم جێژاوە بۆ کە هاتنە دەرەوەی زۆر زەحمەتە ئێستا لە ناو هەرێمی کوردستانە خەڵک بەرەو هەژارێکی زۆر ئەڕوە لە گێژاوە کە بەس خەڵکەکە نەخنکاوە یعنی بەرپرسەکان لە گێژاوەکە کاتێک کە خەڵگە بەلەوانێکی باشنین نانە بەرپرسەکانی سبێنێ خنچێن تۆ پێ وایە بەرپرسەکان بۆیان چێتە سەر هەتای ئەمە بخۆن ناتوان لە هیچ شوێنێکی دنیاوان نەبووە لە هەموو شوێنێکی دنیا میلەت هەرماوە ئەگەر مێژووی بە شەریعەت خوێنیتەوە جا کێشەکان لەوایە خەڵک کە مێژووی خوێنێتەوە بۆ ئەوەی وانەی لێوەربگرێ بۆی هەڵەکانی ڕابردوو خۆ خەڵک مێژوو بۆ فەن ناخوێنێتەوە بۆ هەزەریات و فشقیات مێژوو بۆ خوێنیتەوە بۆی وانە لە ڕابردوو وەربگری ئەو کەسانەی کە هەڵیان کردو تۆ ئەو هەڵانە دووبارە نەکەیتوانێ یعنی ئێمە کێشەکە لەمایە کاتێک کە تۆ گەل قەت لە ناو ناچێت هیچ میلەتێک ناو ناچێت ئەوەی کە لە ناوە چێت دەسەڵاتەکان ئەگۆڕن یعنی بە برسیکردنی خەڵکو و بە هەژارکردنی خەڵک دڵنیا بەنی ئەم ساڵنیە ساڵشکەیە یعنی خۆ ئەم مۆزوع ئیزەمادەر ئۆف تایم ئەوە ینی چۆن تەنها کاتەکەی تر خۆ ینی ئەوە نەبێ بۆیە هەرێمی پێوەسەریەوانیش دەخوا ینی من پێم وابێ سەری ئەوانە خوا سەری میلەت ناخوا چونکە میلەت بە حیاتی نافەوتێ باش ئەو مێژووی گەلان ئەمە پێمانەڵێ خۆمە لە خۆمان قسەی ناکە باش بە سپارت بەر ئەو یاداشتی و پەرلەمانتارانە دوایی دەکرێن وڵات کە دەباشکردنی ڕێکەوتنی 50 ساڵیان لەگەڵ تورکیا کردووە کاک مسلیم جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرتا لەوە دەست پێ بکەین بۆچی وەکو ژمارەیەک کە پەرلەمانتار 32 پەرلەمانتار لە فراکسیۆنە جیاوازەکان داواتان کردووە کە ناوەڕۆکی گرێبەستی 50 ساڵە نێوان حکوومەت هەرێم و تورکیا ئاشکرا بکرێ. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ بەڕێزت کابل حەکیم سوپاس بۆ میوانە بەڕێزەکەشت لە ڕاستیە ئێستای هەرێم بە قۆناغێکی زۆر سەخت و دژواردا گوزەر دەکا لە بواری داراییە لای هەمووان ڕوون و ئاشکرایە کە ئەم قۆناغە سەختەی کە ئێستا هەرێم پێدا گوزەر دەکا ئێستا نین کە ئەم قەیرانانە دروست بوون بگرە زۆر لە مێژینن کە هەموو ئەم قەیرانانە لە دایک بوون و بەبێت چارەسەر ماونەتەوە تا ئێستا و هەمیشە هەرێم وەک بەشێکی سەرەکی
لایەنی دروستبوونی ئەم قەیرانانەیە ئەوەی کە لە پێنجشەمی ڕابردووش لە ئەنجومەنی نوێنەران ڕوویدا بەڕاستی شتێکی ئاسایی ینی شتێکی زۆر سیر نەبوو بەلای ئێمەوە چونکە ئێمە پێمان وایە بەڵێ هەرێمی کوردستان هیچ کات پابند نەبووە بە ڕێکەوتنەکانی نێوان حکوومەت ڕێکەوتنەکانی نێوان هەردوو لە و هەمیشە ناشەفاف و ناڕوون بووە لە دەرخستنی داهاتەکانی بەرامبەر بە بەغدا و پابندی ڕێکەوتنەکان نەبوو بە ڕادەستکردنی نەوت لە ڕێگای کۆمپانیای سۆمۆوە و شەفاف دەرخستنی داهاتەکانی خاڵسنووریەکان و هەمیشە هەرێم ئەو هەنگاوە چاکسازی نەناوە کە لە ئێستادا بەرۆکی هەرێمی گرتووە لە گەندەڵی لە خۆڕخکاری لەو دزیە زۆرەی کە ئێستا لە داهاتەکانی هەیە لە خەرجیەکانی هەیە لە هەموو ئەو کۆ ئەو داهاتەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆیە ئەمانە هەموو هۆکار بوون کە بەڕاستی حکوومەتی ناوەندیش بەرامبەر بە هەرێمی کوردستان ڕاستی ینی هەنگاوەکانی باوەڕ پێکراو نەبوون بەو ینی بەرامبەر بە ئەو قسانەی کە هەرێم کردوێتی بەرامبەر و ڕێکەوتنانەی کە لە نێوان هەردوو لە یادا هەبووە و ئێمە لە زمانی ئەوەیە بەڕاستی یاداشمان پێشکەش کردووە لە 12 مانگ بۆی کە هەرچی زووە حکوومەتی هەرێم یاخۆ شاندێکی باڵا لە هەرێمی کوردستان بچێتە بەغدا بۆی کە ئەم کێشەیە ئەم قەیرانانە و ئەم ئاڵۆزیە نێوان هەردوو لا زوو کۆتایی پێبێنرێ و کێشەیە وە خۆی نەمێنێتەوە چارەنووسی نەناردنی موچە لەلایەن بەغداوە کۆتایی پێبێ وەچیتر فەرمانبەران لەو چاوەڕوانیەدا نەمێنەوە و پەرلەمانی کوردستان هەڵبستێ بە دانیشتنیەکی خێرا لەسەر بەڕاستی گیر و گرفتی قەیرانی دارایی لە نێوان هەرێم و بەغدا کە بەڕاستیم پێم وایە یەکێ لە گرفتەکان کە لە هەرێما هەیە ڕێز نەگرتن لە دامەزراوە باڵەکان بە تایبەت پەرلەمان کە هەمیشە پەرلەمان بەڕاستی پەراوێز خراوە بێدەنگ کراوە لە پەراوێزی کێشەکان نبووە لە جیاتی ئەوەی کە هەمیشە لە پێشەوەی چارەسەری بووە وەکو بەکارهێنانی میکانیزم و وەفدی لەگەڵ وەفدەکانە بەشدار بووە و هەمیشە ئەو توێژ لە ڕێگای جلسەی پەرلەمانیەوە بیرڕایە لە پەرلەمانتاران لە فراکسیۆنە جیاوازەکان وەربژیرایە و داوامان کە بەڕاستی هەموو خاڵە داهاتی هەرێم بە داهاتی نەوتیەوە بە داهاتی خاڵسنووریەکان و تەسلیمی ڕادستی بەغدا بکرێت کە هەمیشە هۆکاری پێنەدان و نەناردنی موچە لەلایەن بەغداوە ئەوە بووە کە هەرێم پابند نەبووە بە ڕێکەوتنامەکانەوە و ئێمە یاداشتێکی کەمان پێشکەش کرد بەڕاستی بۆی کە بەڵێ دەینە سەر و یاداشتێک کە پێشکەشتان کردو بۆ ڕێکەوتنە 50 ساڵێکە بە سەبارەت بۆی کە بەپێی یاساش وەکەوەی بەڕست وتە دەوێت پەرلەمان بە تایبەت لە مەسەلەی موچە و لە پەیوەندەکانی لەگەڵ بەغدا ڕۆڵی گەورەی هەبێ و وەکو مەرجعی باڵای خەڵکی کوردستان بەڵام هۆکاری پەراوێزخستنەکەی چیە کە نەوەکو پێویست نەبەشداری پێدەکرێت لە دانوستانەکان لەگەڵ بەغدا و نەکو پێویست ئاگاداری ڕێکەوتنەکانە من پەرلەمانتارانم بانکێشکوور لە بەرنامەکە دەڵێن ئەوەی کە هەرجارێک کە وەزیرەکانیش دێنە پەرلەمان تەنها هەرەوەیە کە لە ڕاگەیاندنەکان باز دەکرێت شتێکی زیاتر بۆ پەرلەمان باز ناکەن. خۆی لە ڕاستیە کاک عەبدولحەکیم پەرلەمان پەراوێز خراوە بە مانای وشە چونکە پەرلەمان ئامادەنیە کۆبوونەوە بکە ئامادەنیە لەسەر گرفتەکان قسە بکە لەسەر قەیرانەکان یاداشتەکان ناچنە ئەنجامی بەستنی دانیشتنەوە و پرسیارەکان کاراستی حکوومەتەکرێن وەڵام نادرێنەوە وەزیرەکان کە دێنە پەرلەمان وەک پێویست وەڵامی پەرلەمانتاران نادەنەوە ئەسڵەن وەڵامیان لا نییە ئەسڵەن ئاگاداری کێشەکانی من پێم وایە یەکێ لە هۆکارە هەرە سەرچیەکانی ناڕوونی و ناشەفافی لە داهاتی ئەم وڵاتە ئەوەیە کە تەنیا چینێک ئامادەکاریان تێدا بۆ لە بەستنی گرێبەستەکان لە زانیاری لەسەر چۆنیەتی گرێبەستەکان لە داهاتی و لە زانینی لە داهاتی ئەم هەرێمە و نەیانویستۆ بەڕاستی ئەم زانیاریانە پەرلەمان لێ ئاگادار بێ وەزیرەکان لێ ئاگادار بن و ئێستا ئێمە کە داوامان کردو بەڕاستی ینی ئێمە ئەمانەیە بەڕاستی بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕوون بێتەوە بۆچی ئەبێ خەڵک بازی ئەوە بدا کە هەرێمی کوردستان 28 میلیارد قەردارە بۆ ئەبێ ڕوون نەبێ لای خەڵک لەسەر چی قەرزارە بۆچی ئەبێ ئێمە باجی بەڕاستی 50 ساڵە بدەین کە گرێبەستێک کراوە نازانانی ئەم گرێبەستە چۆن کراوە ئەبێ ینی ڕوون بکرێتەوە بۆ پەرلەمان بۆ هاوڵاتیان بۆیە ئێمە بەڕاستی لامان سەیرە هەرێمێک خاوەنی ئەم هەموو داهاتە بێ داهاتی نەوت داهاتی خاڵسنووریەکان داهاتی ئەم هەموو کۆمپانیایانە کە بەڕاستی ئەو هەموو خەڵکەی بەرپرسانە کە لە هەرێمی کوردستان بۆی ئەم هەموو کۆمپانیا و گرێبەستە ژێر بەژێر و دزی و گەندەڵیە بوونێتە ملیادێر
یعنی چۆن ینی لامان سیر نییە کە بەغدا باوەڕ پێ ناکات تۆ داهاتت نیە و ناتوانانی موچە بۆ فەرمانبەرانت بۆ موچە خۆران دابی بکەیت بۆ ئێمە پێمان وایە لەو سۆنگەیەوە بەڕاستی ئەبێ پەرلەمان بە ئەرک ڕۆڵ و ئەدای خۆی هەڵبسێ و بەڕاستی لەسەر گرفتەکانە ڕابوەستێ و دانیشتن ساز بکە و بە ڕاشکایی بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕوونی بکاتەوە ینی چێ بربەستە لە بەردەم ناڕوونی یاخود بڵێن گرفت لە بەردەم ینی چوونە جێبەجێکردنی ئەم گرێبەستانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدای هەن و چەندین شانت لەم ساڵ و لە ساڵانی ڕابردووە چوونەتە بەغدا بەبێ نەتیجە بەبێ بەرهەم هاتوونەتەوە و پێمان وایە ئەم کۆبوونەوانەش لە پێنا کۆبوونەوەی تر ئەنجامەدرێ هیچ نەتیجەی نابێ ئەگەر هاتوو بەڕاستی بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕوون نەکرێت و پەنجە نەخرێتە سەر کێشەکان بۆی چارەسەری لایەن هەموو لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان دیاری بکرێ ئەو پەرتەوازەی نێو ماڵی کوردیش کۆتایی پێبێ. بەڵێ دواتر دەکەم وڵای بەرز لەو یادداشتەی کە پێشکەتان کردووە بۆ ئاشکراکردنی ناوڕۆکی ڕێکەوتی 50 ساڵی ئایا هەموو ڕێکارە یاسایەکان گیراونەتە بەردانیشتێکی پەرلەمان لەو بارەیەوە ئەنجام دەدرێت وەکو پێشووتری لێ نایە دەگرێمەوە لای بەڕێزت کاکەنوەر لەسەر ڕێکەوتنی 50 ساڵە کە ئێستا پەرلەمانتارەکانیش داوایان کردووە کە ناوڕۆکی بۆ پەرلەمان ئاشکرا بکرێ هیچی دیار نییە کە ئەم ڕێکەوتنە چییە چۆن کراوە قازانجی تورکیا چیە قازانجی هەرێم چییە؟ کاک حەکیم خۆی کێشەکە لەوایە ئێمە ئەم کۆنتراکتانە کە کراوە هەمووی لە کۆمەڵی خەڵکی بە پەنجەی دەست ئەبژێرن کە ئاگاداری ئەم کۆنتراکتانە ینی جگە لە 50 ساڵێک ئەوانەی تریش ماوەست زۆربەی زۆری کۆنتراکتەکانیش یعنی ئەمەیە کە کراوە لە بەژوورە تاریکەکانە کراوە خۆی مەفروزە ئەمە لە جنەی کۆمیتی ئۆیڵ ئەند گاز یعنی ئەمە بەس ئەمە خەڵکی پرۆفێشنەڵی تیابێت ئەم خەڵکە وەکو باسم کرد چۆن ئەبێ دانیشە شیکاری تەواوی بۆ بکرێنجومنی نەوتۆغازمان هەیە لە سەرۆی هەمەت و جێگرەکەی وەزیری دارایی و سامانە سوچەکان و پلاندانان پێکدێ ڕاستە ئەمە ئەمیکە جەنا بڵێ ڕاستە بەڵام ئەم ئەقدانە کە کراوە هەمووی کۆن کراوە نەم ئەقدانە ئەم ئەقدانە تەنها ئاشتی هەورامی ئەوەی کە یەکەم کەس بەرپرسی یەکەمە لەم کەیسە ئەو بۆ دوای و کاتە سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ کارنێچیوان بەرزانی بووە یعنی عقدەکان وا کراون ئەم عقدانە ئێستا ڕاستکردنەوەی زۆر زەحمەتە چکە کاتێک کە تۆ عقدەکەی یعنی دوو ڕێگایە بەڕێگەی من بەهینی من ئەمەی کە من بزانم و بۆ چوونی من و کە خوێن بێتەوە لەسەری دوو ڕێگایە ئەم دوو ڕێگەی ئێستا لە دەست خەڵکی کوردستانە نەماوە یعنی چاکردنەوە و ڕاستکردنەوە یا ئەوە تا تۆ بێ ئەمە تەمینی نەفتکەی تەمینی نەفتکەی لە هەرێمی کوردستانە ئەو کاتە یعنی خۆماڵیکردنی نەوت مەسەل چۆن ئارامکۆ کردوێتی چۆن سەدام حوسێن وەختی خۆی کردوێتی تۆزێ ئەمەش یعنی آخر بەچی دەکرێم خۆماڵی ئەما بێ هێزی پێشمەرگە بڕوا بیرەنەوتەکان بکرێ بەڕاستی ینی خۆمە ئەم کۆمپانیانە بکرێتە دەرەوانە یا ئەوە تا بێ عێراق جارێکی کار ریڤی ئەم کەیسانە بکاتەوە ینی بەسەریا بچێتەوانێ چونکە ئەم کێشانە لە دەست دەرچووە ئەم کەیسانە زۆر معقەدە یعنی من هەر پاریش پێشەوەی کە وتیان حکوومەتی کابینەوە تشکیلە بێ لێرە وتم مەسلەی تەسلیم کردنی نەوت ئەمە پرۆسێکی ئاسان نییە پرۆسێکی زۆر معقەدە یعنی کۆمەڵە یاریکەری زۆر گەورە هەیە لێرە ینی ئەم یاریکەرانەوە بە ئاسانی ڕازی ناکرێن چونکە ینی وایان تێگوشیەوە وایان تێگوشیوە لە کێشەکەیە ینی بە هەچی خەیاڵێ بێ بە خەیاڵی گەندەڵی بێ بە خەیاڵی سربەخۆی کوردستان بێ بە هەچ خەیاڵێ بێ ئەمانە وا کراوە ئەم عقدانەکە کراوە بە ئاسانی ئێستا تۆ ناتوانانی دەریبێنیتەوە تەنها حکوومەتی مرکزی ئەتوانێت ینی نەکبەتەکە لەەوە شایە کە تا ئێسش حکاکە ئێمە یاسای غازونەوتمان نیە لە هەرێمی لە عێراقا لە ساڵی 2007 هەرێمی کوردستان یاسای غازونەوتی بەڵام خۆ عێراقیش تێنەپەڕانەوە عێراقیش لەبەر بۆی کێشەی سیاسی ناوکوتلەکانەوە بەهۆی کورد و بەهۆی سونە و بەهۆی شیعەوە هەرێکەوە لە بەرژۆردەکانی خوان ئەمەش بۆ بەڕێگرێکی گەورە لە بەردەمی ئەم حەلکردنی ئەم کێشەیە بە ئەی پێوەست بە ڕێکەوتنە 50 ساڵێکە ناوڕۆکەکەی بۆ ئاشکران ناکرێت هیچی ئەخر خۆی من ئەوەی کە باسیەکەمێکێ لە هەڕەشەکان لەسەر کەرتی نەوت و غازی هەرێمی کوردستان ئەوەیە کە تەنها پارتی دیموکراتی کوردستان ئەم کۆنتراکتەکەی لەگەڵ تورکیا هین کردووە یعنی بۆیە ئێستا ناتوانرێنەوە تەسلیم هین بکرێ یعنی تورکیاچەکە لەو کەسانی کە بربەستێکی گەورەیە لە ڕادەستکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆچی بربەست یعنی ڕێکەوتی 50 ساڵە بربەستە بەڵێ ڕێکەوتی 50 ساڵە بربەستە لە بەردەمی ئەوەیە ینی هۆکەی چییە هۆکەی ئەوەیە مەسەلە ئێمە چێلەوانە مەسەلا ئەو نەوتە بە خاکی تورکیا ئەڕوات ئەمە باجێگەدرێ بە حەقی تێپەڕبوونی هەموو بەرمیلێک نەوتە $3 بوار بەرمیلێک بەڵێ $3 بۆ بەرمیلێ دووەم دەیان کۆمپانیای تورکی کە پاریان ناوە بە قەرز و کەسیش نازانێت لە کۆمپانیەکانی دیلۆیتە ئەڵێ ئەوەنە ئەڕوا بۆ ئەو بەبێ ئەوەی بڵێن کاکە ئەمەنە قەرزارین و ئەمە نەمان لاماوە ئەمان ئەمە ناشەفافەیەکە لەو
هینانی کە دیلۆی تاکایە مەفروزە کاتێک کە قەرزارە بی ئەڵێ ئەمە فلان کۆمپانیا ئەوە نەمان پارەیە و نەتوانێت بەڵام ئەمانیان لامان ماوە بۆی بزانکەی تەواو بێم خەڵکە وایەوانە جا کۆمپانیای بۆ تاشی کوردی کاکە کۆمپانیەکان بۆ تاشی تورکی عفوا ئەمانە هەموو بە هەرزانتیرەکردن ئەم نەوتەکە بە هەرزانتیرەکرد لە هەرێمی کوردستانێکردن ئەمە لەخواانە قازانجی ترە دوای ئەوان بۆمانێنەوە بچی بۆمانێن بە مەسینە و بە سۆندە و نازان بە ئەم شتە قۆڕانە بۆ هەرێمی کوردستانێنوانێ و ینی ئەم تۆپتێ ئەمە لە تورکیا بگریتەوە ئاسان نابێت ینی کێشەکە زۆر ئەو ڕێکەوتە 50 ساڵی هەموار ناکرێتەوە ناتوانێت هەمان ناکرێتەوە ئەبێ ئیلا عێراق هەمواری کاتەوانێ ئەوی ڕێکوتنە لە هەرێمی کوردستان ناتوانێت یەکێ لە هۆ ڕئیسەکان یعنی مەسلەی نەوت و غازی هەرێمی کوردستان ئەمەیە کە پارتیش ناتوانێت هینی بکات یعنی لەوانەیە مەسرور بەرزانی بێ وەکو من ناتوانم ئەوە بڵم بە مەسرور بەرزانی نایەوێت بەڵام یعنی ئەم پرۆسەیە کە پێشتر لە 2014 ئیمزا کراوە یعنی ئێستا مەسرور بەرزانی دەستی بەسراوە چکە پرۆسەکە زۆر معقدەوە ئاسان نیە هەموو جارێ ئەمان کە ئەڕۆن لەگەڵ بەقای ڕێ بکەون ئەبێ بڕۆنەوە سەردانێکی تورکیا بکەن و دوای کێشەکان دروست دەبێتوانە و ئەوەی کە بە دەرەجەی یەکەم زەرەرەکان لە خەڵکی کوردستانە کە شایستە دەرایەکانیان لە عێراقەوە بۆ نایە باشە بەس یعنی ئەگەر لەگەڵ ئاسایی ئێستا بە پێوەی خۆدوتە راپۆرتی کۆمپانیای دیلۆی بۆنم لە 2019 کرێی بۆری و قەرز 1 ملیار و 186,677 دلار بووە یعنی لە 13 داهاتی نەوتی کوردستان بۆ کرێی بۆری و قەرزی تورکیا و حکومەتی تورکیا و کۆمپانیەکانی ڕۆشتووە ئاسایی نێگە لە 13 داهاتی نەوت بۆ تورکیا و کۆمپانیەکانی بڕۆت هیچ ئاسایی نیە بۆچی ئاسایی چکەزانی بۆچی ئاسایی نییە یەکەمیان وەختی خۆی بۆ ئەم عقدەکە کراوە کە لە ساڵی 1972 لە سەردەمی سەدام حوسێن ئەم عقدیان ئیمزا کردووە ئەو کاتە تەسەورەکەی بەرمیلی نەوت گواستنەوەی بەرمیلی نەوت بە 0.32 ینی 0.32 سنت بووە باشە یعنی لە سا 32 ینی 32 سنت بە کوردی دلارێک 100 سنت نییە ینی بە 32 سنت بوو ئێستا بە 3 دلار و 10 سنتەوە ئەوەی عێراق ئێستا زۆر کەمە کرێی گواستنەوەکە ئەوەی عێراق زۆر کەم بووە تەنانە کاتێک کە سەدام لە 1972 کرێی گواستنەوەی بە 32 سنت کردووە 32 سنت کردو بۆ گواستنەوەی ئێمە بە 3 دلار ئێمە بە 3 دلار و 10 سنت ئەمە یەک دووهەمیان سێریکە یعنی ئەمەی کە ئەمە ئەنجا دوایە کە تۆ هەناردە زیاکەی نرخەکە کەمترە بێتەوانێ یعنی ئێمە ینی ئەمانە هیچی هین نەکراوە یعنی بڵێن شیکردنەوەی بۆ نەکراوە تۆ مەسەلەن ئەگە بڵێن 500,000 بەرمیل بنێری بە 32 سنتەی نێری بەڵام کە 600,000 نێری بەسەوە 28 سنت بینێری بۆ نمونە بە 28 سنت بینێری یعنی بەکەمتر یعنی ئێمە ئەمانەمان هیچی نییە ئەمانە چکە ئەوەی کە بە هەموو جارێکە لە راپۆرتەکانی دیلۆی تا دەرەچێت لە سەر و 3 دلارەوە نرخی گواستنەوەکەی بەڵێ لە سەر و 3 دلارەوانێ ینی ئەمە کە ئەکرێ ئەمجا دوایەوە ئەمە زەرمەندەکە ئەم خەڵکەیە ئەمە یەک لەگەڵ ئەوەشا تۆ سەیریکە ینی ئەم مەسافەکەمەی کە هەیە لە هەرێمی کوردستانە خۆی درێژی ئەم بۆرە 950 کیلۆمەترە 300 کیلۆمەتری بەر کوردستانەکەوێت باشە 650 کیلۆمەتری بەر تورکیاکەوێت یەگەی ئێستا هەرێمی کوردستان کار و ڕۆزنێفت ئەمان نرخی زیاتی وەرەگرن لەو هینە لە تورکیا زیاتر وەرەگرن ینی ئێستا زۆر نەعەدالەت 644 میلیۆن دلاری ئەمە 2019 کار و ڕۆزنەفت چاو لە ینی دەوەری تەقسیمی ئەو بۆرانەکە 4 میلیاردی بۆ کرێی گواستنەوەکە دابەشی کە بەسەر نرخی بەرمیلەکە ئەوەی ڕۆزنێفت و هین گرانترە لەگەڵ ئەوەشە مەعەلعیلم بۆ ئێستا لە بەرامبەر گواستنەوەی نەوت لە ناوخۆ بۆ ڕۆزنەفت بۆ کۆمپانیای کار زیاتر لە 4 دلار دەڕوایە بەڵێ زیاتر لە 4 دلار و تقریبا 20 سنت ڕوات ینی ئەمە کاتە کێشەکان ئالێرا دروزە بێ ئایا ئەمەیە کەواتە پارتی ناڵێ وا بە ئاسانی ناتوانێت ئەم مەوزوعات تەسلیم سپاس دەکەم کاک موسڵیم سەبارەت بە یادداشتەکەتان هەموو ڕێکارە یاسایەکانی تاو کردووە پێتان وایە لایەنی پەیوەندداری حکوومەت بێتە پەرلەمان و ناوەڕۆکی یادداشتەکە بۆ ئێوە ڕوون بکاتەوە یادداشتی بڵێن گرێبەستی 50 ساڵە لەگەڵ تورکیا بەڵێ من ئەوەندەی ئاگادارم ژمارە یاسایی پەرلەمانتاران بۆ ئیمزاکردن و بڵێن ڕاستەڕێکردنی یادداشتەکە ئەنجام دراوە و دەستەی سەرۆکایەتی یادداشتەکەی بۆ بەرزکراوەتەوە بێ لە ماوەیەکی نزیکدا بەڕاستی
لەلایەن حکوومەتەوە وەڵام بدرێتەوە چونکە بەڕاستیمە بابەتێکی هەنووکەیی گرنگ و چارە نووسازە لەسەر قەیرانی دارایی هەرێم کە چەندین ساڵە بەڕاستی خەڵکی ئەم هەرێمە موچەخۆر و فەرمانبەری موچە پێنەدرا و باقیەکەشی بەڕاستی جیرۆدەی ئەم گرفتە داراییە کە هەمووانی ینی بەڕاستی بێئومێد و ینی بێچارەسەر ئەم قەیرانی هێشتۆتەوە تا ئێستا کە بەدا باشە ئەی سەبارەت بە مەسلەی نەود لە ئاسی ناوخۆ لەم کابینەیە هیچ چاکسازیەک کراوە لە بواری نەوتەیە خودۆکو مەوسمەکو پەرلەمانتاران بۆچی پەرلەمانی کوردستان ناگەی لە داهاتی ناوخۆ بە دیاریکراوی لە خاڵە سنووریەکان لە نەوت ئاگای لە هیچ کام لەمانە نەبێ؟ خۆی لە ڕاستیە لە سەرەتای تەشکیلبوونی کابینەی نۆدا کارنامەی کابینەی نۆ زۆر خاڵی گرنگی لە خۆی گرت لەوەی کە کار بکرێت لەسەر چاکسازی لەسەر دەرخستنی شەفافی لە داهاتی ناوخۆ لە خەرجیداوە لە بواری تەندروستی لە بواری خاڵە سنووریەکان لە بواری کەرتی پەروەردە بەڵام بەداخەوە ئێمە بینیمان بەڕاستی ئەم ئیرادەیە بەهێزە نییە لە چاکسازی لە جێبەجێکردنی ئەم یاسایە کە لە پەرلەمان دەرچووە ئەمە ئومێدێکمان بەو یاسایە هەبوو هەرچەند ئێمە بەڕاستی سەرنجمان لەسەر ئەم یاسایە هەبوو بەڵام بە دڵنیاییەوە ئەم یاسایەش گرفتی زۆری لە بەردەم دروست کراوە چونکە بەڕاستیمە پێمان وایە بربەستی گەورە لە بەردەم جێبەجێکردنی ڕوونی و شەفافی لە داهاتەکان ئەو چینە گەورن ئەو چینە بازرگان و یاخود بڵێن بەرپرسانن کە هەمیشە ینی لەم سامانی ژێرخان و سەرخانی ئەم وڵاتیان خواردووە و ئێستا وابوونەتە بزنسمان بەڕاستی حکوومەتی لە ئاسیاندا لە قەیراندا نازانێت چۆن مامەڵەیان لەگەڵ بکە ئەم هەموو خاڵە سنووریەمان هەن کە بە بەرچاوی هەمووانەوە چەندین مانگە راپۆرتی بۆ بەرزکراوەتەوە لایەن پەرلەمانتارانەوە کە ینی باس لەوە کراوە کە بەرپرسان بە شەو ڕۆژ داهاتێکی زۆری لێ ئەبەن و دزی و گەندڵیەکی زۆر هەیە و داهاتێکی لە حکوومەت لەم ڕوانگەوە داهاتێکی زۆر لێوە نەزیفە بێ بەڵام کوا ئەم ڕێکارانی جیرانەوە بەر کوا ئەو چاکسازیانی ئەنجام دراون کوا ئەو هەموو دوو موچە و سێ موچێ و بندیوارە هەیە کە نەهێشترابن یعنی بەڕاستی ئیرادەکە زۆر لاوازە و گرفت سیاسیەکان لە بەردەم جێبەجێکردنی یاسای چاکسازی زۆر گەورن و پەرلەمانیش بەداخەوە یەکێک بووە لەو پەراوێز خستنە و باجی لەسەر داوە کە لە بەرامبەر کێشە سیاسیەکان لە بەرامبەر کێشە داراییەکان پەراوێز خراوە بێدەنگ کراوە دانیشتەکانی ڕاوەستاون ڕاگیراون بۆ یاسایەک کە مەبەستیان بوو بێ بەڕاستی توانی ویانە جەلسەی پەرلەمانی ببەستن و بە ڕای زۆری نێتەی پەڕێنن من پێم وایە بەڕاستی تا ئێستا پەرلەمان بە ڕۆڵی خۆیان نەساوە کە ئەوە جێگای نیگەرانی ئێمەیە پێشتر بۆکو پەرلەمانتاران لە دواییە بەڕاستی جێگای نیگەرانی زۆرێک خەڵکی شەکا و پەرلەمان وەکو دامەزراوەیەکی تەشریعی یاسایی چاودێر بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە ڕۆڵی بەرچاوی هەبێ لەسەر هەموو قەیرانەکان بەتایبەت قەیرانی دارایی کە بەڕاستی موچەخۆران باجی ئەدەن ئەوە تا فەرمانبەرانی حکوومەتی ناوەند بە بەرچاوی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە لە هەفتەیەکدا دوو موچە وەرەگرن باشە ئێمە ینی فەرمانبەرانی هەرێم چیان لەوان کەمترەکە موچەیەکیان پێ نابەخشرێت تا ئێستا موچەی مانجیدە ئایندەی دیارنیەکەی پێیان ئەبەخشرێ ینی خۆمە خێرێک نییە مافێکی شایستەی خۆیانە بە پێیان ڕەوانە بینرێت بەم هەموو داهاتەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بە بەرچاوی هەمووانەوە کە بەشێکی پێ فریوە تا ئاسمان و باقیەکەی خەڵکەکەشی بەڕاستی ینی لە نەهامەتی و لە بازدانە لەسەری و ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی باز و ڕسومات و ئەو هەموو ینی ئەرکە زیاتر قورسترە بێ لەسەر خەڵک لەلایەن حکوومەتەوە و چارەسەرێک دیار نیە ئایندەی چارەسەرکردنی قەیرانەکان دیار نین و بەڕاستی پەرتەوازەی نێوماڵی کورد خۆشی کە لایەنەکان بەداخەوە ینی ڕێزی یەکتریان نەگرتووە و دەسەڵات نەیتوانی و لایەنەکان لە سەیەک مێزی گفتوگۆ کۆ بکاتەوە گوێ لە ڕاوبۆچوونیاوە بگرێ قسەی باشیان لێوەربگرێ بۆی کە ببێتە ڕێنمونیەک ڕێخۆشکەرێک بۆی کە لە بەغدا بە یەک دەنجی دەرکەون مافە دەستوریەکان بەدەست بێنن بەداخەوە. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناو بڕێکی کورت و دەگەڕێینەوە لاتان لەگەڵمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە.
بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە، بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانی دەناسرێتەوە. وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە، ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت. بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە. گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە. بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی 30 ئەڵقەی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات. زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC37 ئارامی و دڵنیایی. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. بە خۆپارێزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین. لەژێر چاودێری پارێزگاری سلێمانی و باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی کۆمپانیای ئەتڵەس لاسیل دووەمین خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە هەفتەیادی دامزرانی سلێمانی لە 18 تا 27 یانزەی 2020 ڕێک دەخا بە بەشداری چەندین ناوەند و بڵاوکراوەی نیشتیمانی و عەرەبی و بیانی بە ڕەچاوکردنی ڕێنماییە تەندروستیەکان پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لە هاوڕێیان و خوێنەرانی کتێب دەکات. بە خۆپارێزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاتوان لەبێت بینێرانی بەڕێز کاک ئەنوەر سەبارەت بۆی کەوتت تەنیا پارتی بڕیاردەرە لە مەسەلەی تەسلیمکردنەوە لەگەڵ عێراق ئەیلانەکانی تر بزوتنەوەی گۆڕانیەتی نیشتیمانی ئەوانیش لە حکوومەتن وەندامی لیژنەی بڵێن ئەندامی ئەنجومەنی نەوت و غازی هەرێمی کوردستانیشن وەزیری دارایی بۆ نمونە جێگیری سەرۆکی حکوومەت تەنیا پارتی بڕیارەکە لای ئەوە ڕاستە خۆی بەداخەوانەیە خۆی مەفروزە ئەم لیژنەیە هەمویان کاگە حەکی من ئەمەوێ ئەوەی کە بیڵم بەشداریکردنی بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتی کابینەی نوێیە یەکێ لە خاڵە هەرە گەورەکانمان ئەمە بەشی بڵێن بەشی عێراق و بەشی کوردستانمانەیە. یعنی حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێ بە پێداگری لەسەر مافە دەستوریەکانی لەگەڵ عێراقا. مافە دەستوریەکان چییە؟ پرینسیپ مادەی 140 بوجە پێشمەرگە غاز و نەوت. ئەمە یەکەم ئەگە بڕۆن بچنە سەر ڕێکەوتنەکانی پارتی و گۆڕان ئەمە یەکەم خاڵمانە. بەسی چی جێبەجێکراوە؟ بەداخەوە یعنی ئەڵێم ئێمە کە ڕێکەوتنمان کردووە مەفروز بۆ لەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوەم ئەبێ پابند بێ بە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقا. ئەم کەیسە من پێم وابێ ئێستا پێویستی بە کۆدەنجێکی نیشتیمانی هەیە. یعنی تەنانەت ئەو ئەحزابانەی کە لە دەرەوەی حکوومەتیشان بێجگە لەو سێ حیزبە کۆدەنجێکی نیشتیمانی دروست ببێ بۆ ئەوی کەیتە بڵێن کاکە تەواو بەسە. یعنی ئێمە 5 ساڵە ئەمە وەزعمانە 5 ساڵە ئابووری سەربەخۆمانێ ئابووری سەربەخۆکەمان بە هەڵە بەڕێوە چۆوە نیە ئێستا کاتی ئەوە هاتووە کە لەگەڵ عێراقا ڕێبکەوین چونکە عمقی استراتیجی هەرێمی کوردستان بە عێراقەوەی بۆچی بە عمقی استراتیجی هەرێمی کوردستان بە عێراقەوە مەسەلە تۆ وەرە یەکێ لەوانە مەسەلەی سیاح بێنە تۆریست بێنەوە نیە خۆی من تۆریستی بەڵێ
تۆریست ینی گەشتیار بە کوردی مەسە لە گەشتیار خۆمە گەشتیاری تورک و گەشتیاری ئەرەینان بۆ هەرێمی کوردستان کاکە ئەوی کەیت لەم 15 محافظەی عێراقۆیە بۆ هەرێمی کوردستان سەری ئەمە چەند گرنگە بۆ ئێمە وەرە تۆ مەسایلی کوشت و کاڵ بکە کوشت و کاڵ ئێمە کاکە خۆ لەبەرەوەی کەرەنسی ئەو دووڵاتە عملەکە دراوکان دراوی تورکی و دراوی ئێرانی واشکاوە ئەوەندە بێهێز و لاوازە ئێمە ناتوانین منافەسە ئێوە بکەین کاتە ئێمە توانین بەرهەمە کوشت و کاڵەکانمان لەگەڵ عێراقا ساف بکەینەوەوانێ وەنێ بازرگانی کوشت و کاڵ لەگەڵ ئەوانەیە بکەین ئەمە دوو سێهەمیان وەکو دەواازەی پەیوەندەکان بۆ عێراق بۆ کەنداوی عەربی کە 5 دەوڵەتی گەورەی دەوڵەمەندن لە ناوچەکەی ئێمە ئەتوانین لە ڕێگەی بەغاوە هەر بۆ نمونە ئەمڕۆ دەواازەی ئەر کراوەتەوە مەسەلە بۆچی هەناری لە سعودیە بەڵێ سعودی و عێراق مەسە بۆچی هەناری کوردستان نەڕوالەوە بۆ سعودیەوە نیە بۆ هەناری کوردستان لێرە بە بەلاش بڕای چوری بدرێ بە 250 دینار و ئەمانە ئەمە لە ڕووی زراعەتەوانێ لە ڕووی اقتصادیەوانێ ئێمە ئەتوانین مەسەلا هەل لە ڕێگەی خلیجوانە توانین بۆری بکەینەوە بە سعودیا بنێرین ئەمە ڕێگەی بۆرینەوەی کەس بە سعودیا بنێرین دەکرێت جگە لە تورکیا بۆرینەوەی ترمان هەبێ بە شوێنی ئێستا توانین لە ئوردنەوە بینێرین مەسەلا گەر هەرێمی کوردستان ناڵم عێراقڵم بە ئامانی ئێمەش توانین لە سووریاوە بینێرین خۆوەختی خۆی عێراق ئەگە توانی تۆ ئیتیفاقی کە دەبێت لەگەڵ عێراقا ڕێ بکەی وەنیە یعنی بۆیە لەم عمقی استراتیجی هەرێمی کوردستان بەسراوە بە عێراق و ئێمە پێویستە ڕێ بکەوین لەگەڵ عێراقا و پەیوەندی سیاسەکانیشمان بۆ ئەوەی کە لەگەڵ خلیج و ناوچەکانە ئەو بەتەواتی ئەو دەوڵەمەندانەیە پێشکەی پێویستە ئێمە علاقەیەکی باشمان هەبێت لەگەڵ حکوومەتی عێراقا بۆیە ڕێکەوتن پێویستە لەگەڵ حکوومەتی عێراقا تەنیا پارتی بڕیار بەرەسە ئێوانەی تر بەڵە پارتی بڕیار بەدەستە زانی بۆچی کاکە یەکەمان عەقدەکان ئەوان کردویانە ئەمە یەک دووهەم بۆری نەوت و غازی کوردستان بە سنووری ئەوان ناڕوە ئەو سنوورە لەلایەن ئەوانەوە بەڕێوە برێت وەنیە خۆ ئێسش کاکە ئەمە دوو ئیدارەیە یعنی کێشەی ئەم وڵاتە لەوایە ئەمە دوو ئیدارێ ئەمان هێزی خۆیان هەیە لەولا ئەمان هێزی خۆیان هەیە لەمدا ئەمەیە مەوزوعەکان بەس ئێستا وتت باشترین شت لەگەڵ عێراق ڕێکەوە بەس دەتوان ڕێکەون چووکەم من و بەڕێزت بەرنامەیەکمان کرد لە مانگی 2018 پێشەوەی کە یاسای بودجەی 2019 تەسلیم کە بەڕێزت وتت نەنەوتەکە تەسلیم دەکەن لە 2019 و قەیرانێکیش ڕووی دەدا قەیرانەکەش ڕوویدا ئێستا پێ دوایە نەوتەکە تەسلیم دەکەن ئەم جارش من ئەم جارش پێم وایە تەسلیمی ناکەن ئەم جارش تەسلیمی ناکەن ئەی بۆچی دەڵێ باشترین شت ڕێکەوتنە لەگەڵ عێراق ڕێکەوتنەکە من ئێستا خۆی کاکە ئێمە دوو داهاتمانەیە داهاتە نانەوتەکانمانەیە لەگەڵ داهاتە نەوتەکانمانەیە و داهاتە نەوتەکانەوە ئەو نەوت تەسلیم ناکرێت ئەوە هیچەوە ئەو پرۆسێکی زۆر معقدەت کۆمەڵی یاریکەری زۆر گەورە لەو فیلدەیە لەو حەقلای یاریەکەن بەڵام با بێن ئێمە لەسەر داهاتە نانەوتەکان ڕێبکەون لەگەڵ حکوومەتی عێراقا بۆ ئەوەی شایستە دارایەکانی حکوومەتی هەرێم لەلایەن عێراقا بنێرێت بۆ ئەوەی ئیتر موچەی فەرمانبەرانی هەرێم نەکەوێتە بەر شاڵاوی دەستی عێراق و چوچی ئەمانە بەهۆی هەڵی ئەمانەوە باش بەس بۆ نەوتەکە تەسلیم ناکەن نەوتەکە بۆچی تەسلیم ناکەن لەبەرەوەی کە پێم وتی یەکێ لەوانە ئەو یاریکەرە ڕئیسانەی کە هەیە ئەمە تورکیا ئەمە تورکیا بە ئاسانی قای نابێت بە مۆزوع ئەم مەسلحەت و بەرژەوەندیانەی لە کۆ بکەیتوانێ دووهەم کۆمپانیای ڕۆزنێفتی ڕۆزنێفتی کاکەی چەکە لە یاریکەرە گەورەکانی تر ئەویش خۆ ئێستا تۆ بۆری نوتی کوردستانی نەکات ئەوە لە سا 60 حەقی بۆرێکە هەیە چەند حەقلی هەیە ئێستا لە منتیقەی دووە گۆڵ لە 5 حەقلا و بەرهێنانەکات دوای ئەوە بۆری غازی کوردستانی بەدەستەوەیە تێگەی ئەمە کوردستانمان دروست کردووە نا بە ئەو کۆنتراکتی ئەوە چۆن کاکەجان ئەوە 1 ملیار دلار هینەکە ئینڤستەکە لە بۆری غازەکە 1 ملیار دلار دروستی دەکە بەڵێ لە غازی کوردستانەوە لە کۆرمۆر و لە بەڵێ هەم لە بنەباوی میرانی شوانی هەم لە کۆرمۆر ئەمەگەگرێتەوە ڕا بۆ تورکیا لە تورکیا بڕا بە ئەوروپا ئەمە پلانە خۆ ئەمە ئێستا عەقدشتەکە دەبێت جێبەجێ کە پێگرێ بەستەکە بەڵێ ڕۆزنێف دەیکات ئەوە ئەمە دوو ئەوە اینجا دوایەوە سێهەمیان یاریکەرەکانی ترمانەیە مەسەلە ئینگلیزەکانمان هەیە ئینگلیزەکانیش لە GKP لە شێخان ئەمانیش لەوێ ئیژەکەن ئەمە ئەوانیشمانێ ئەوانە زۆر بە ئاسانی هینەکە دوایەوە کۆمەڵە کۆمپانیامان هەیە ئەمانە کڕیارەکانی نەوتن ئەمە کڕیارەکانی نەوتیش ئەمانە ژێک دنیا پارا خۆن لە هەرێمی کوردستانە منێکشتی زۆر سەیرێ بازەکەم سەریکە لە مانگی ئۆکتۆبەرە هەر مانگی ڕابردوو مانگی ئۆکتۆبەر بڵێ تێگرایی برند $40.38 بووە باشە یعنی تێگەڕا لە مانگیدا بەڵێ بۆ یەک بەرمیلی نوتی برند $40.38 بووە تەسەورەکەی حکوومەتی عێراقی فرۆشتێتی بە $30.78 شتێکی وایە ڕقمێکی وایە یعنی ئەم جیاوازیە تقریبا جاری خۆمان ئێمە خۆهینمان نییە نەداتامانێ و نەهی نەکرێەوە بێ لە راپۆرتی جلوی تا چاوەڕێ بکەین کەی بەڕەحمەتی ئەوانەکەین و پێمان بڵێن باش
یعنی یەک بەرمیل نەوت فرۆشراوە بە دۆلارێک و 90 سنت کەمتر، یعنی بە 2 دۆلار کەمتر. ئێمە هەموو بەرمیلێک نەوت بە 11 بۆ 12 دۆلار کەمتر ئەفرۆشین. یعنی باشە ئەم 10 دۆلارە ئێستا بچێتەوە بۆ گەنجینەی عێراق و لێەوە بودجێ عێراقی پێ زیاکەوە لە بودجێ عێراق زیاکە بە حیسەی هەرێمی کوردستانی زیاکاتەوە کاتێ ئێمە لێرەشە خۆمان سوودمەند دەبین لە جاتی ئەوەی کۆمەڵێک کۆمپانیای کڕیارینەوە ئۆل تریدرز ئەمانە کەیکردن وەکو تراڤێگۆرا و ڤایتۆڵ و ڕۆزنێفت و بیپی و گلێنکۆر و ئەمانە مستەفیدن لە کردنی نەوتی هەرێمی کوردستان. یعنی ئەم کێشانە زۆر معقەدە. دوایی دەگەرم وڵات سپاس دەکەم. کاک موسلیم گەرم وڵای بەڕێزت سەبارەت بە کارنامەی کابینەی نوێم کە باسی شەفافەتی نەوت دەکات هیچ کراوە لەم کابینەیە بە ئاراسیەوەی کە پەرلەمان ئاگەی لە داهاتەکانی نەوت دویا وەکو ڕابردووە خۆی بڵین ماوەتەوە؟ لە ڕاستیە وەک باسم کردیانی ئەم کارنامەی کە لە سەرەتای تەشکیلکردنی کابینی نۆدا ئیشارەتی پێدراوە کرا بەرنامەی ئەم کابینەیە کاڵی زۆر باشی تێدا بوون، بەڵام بەداخەوە یان نەچوونەتە بوارە جێبەجێکردن یان ناوی لێ هێنراوە بەڕاستی چەقیوە و ناتوانرێ ئیشی لەسەر بکرێ لەبەر ئەم هەموو بربەستە زۆرەی کە هەیە وەک باسم کرد لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەوەی کە ئەو کەس ئەو چینانەی کە بواری شەفافکردنی لەسەر پەیوەستە بەڕاستی ئەوانە توێژێکن کەسانێکن کە ینی بەشێکیان لە سەر و یاساوە مەداخەوە کاڵێم و ناتوانن مامەڵەیان لەگەڵدا بکرێ ناتوانن بەڕاستی ڕێگریان لێ بکرێ ناتوانن دەستیان بگیرێ و دەستیان ینی ببەسترێ و هەمیشە ینی ماگانە خەریکی کۆکردنەوەی داهاتن بە شێوەی نایاسایی بە شێوەی ناشەرعی و لەسەر قوتی ئەم خەڵکە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ گەورەترە بن ڕۆژ ڕۆژ دۆڵەمەندترە بن و بوونەتە هۆکاری بەردەم چاکسازی و ئیرادە لە بەردەمیان بەڕاستی ڕاوەستێنراوە و ینی ئەم هەموو بێمتمانەیە کە ئێستا دروست بووە لە نێوان خەڵک و دەسەڵات لە نێوان دەسەڵات و پەرلەمان لە نێوان پەرلەمان و پەرلەمانتاران لە نێوان پەرلەمانتاران و لە نێوان خەڵک یعنی بەداخەوە زەنجێکی مەترسیدارە ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان گەورەترە بن ڕۆژ بە ڕۆژ موچە خۆرانمان بێهیواترە بن یعنی بە دوو مانگ بە زیاد لە 50 ڕۆژ بەڕاستی موچە خۆڕێک چاوەڕێی موچەیەکە بەلێ بڕینەوە یعنی من پێم وایە بەڕاستی ئەوە گەورەترین ستەمە یعنی ئێمە خۆمان لە خۆمانی ئەەکەین و ئەگەر ڕاستە بەڕاستی کۆمپانیای سۆمۆ داواکە لە ڕێگەیەوە نەوت بنێرین و بە 10 دۆلار زیاتر لێمان وەرەگرێ ئەی بۆچی نانێرین ینی هۆکارچی ئەگەر ئێمە ڕێکەوتنی ژێربەژێرمان نەبێەوە قازانجی ژێربەژێرمان نەبێ بۆ ینی بۆ توێژێک و بۆ چینێک و بۆ بەرپرسان ینی بۆچی لە ڕێگەی سۆمۆ ینی ینی پێم وایە چ داواکاریەکی زەحمەتە کە حکوومەتی ناوەنگ داوایەکە داوای خاڵستنووریەکانەکە کە 150 بۆ ڕەوانە بکرێت لەگەڵ 250,000 بەرمیل ینی چ ڕێگریەکەیە کە تۆ ئەزانی قازانستە 10 دۆلار زیاترت بۆ ینی لێوەرەگیرێ من پێم وایە بەڕاستی چی دەستی گرتوون هەموو ئەو گەندەڵیەیە کە لە ڕێکەوتنەکانە هەیە و قازانجی خۆیانی تێدایە و بەڕاستی پشت دەسەڵات پشتی لە خەڵک کردووە خەڵکی بێئومێد کردووە لە خەمی خەڵکی شانیە بەداخەوە ینی ئێمە بینین بەڕاستی مامۆستایان لەسەر ینی پرۆسی خوێندن ئەم ساڵ دەستی پێکراوە بەداخۆم ینی نیوەی کوردستان بە پەروەردەی گەرمیان بە پەروەردەی سلێمانی بە پەروەردەی ڕاپەڕین ینی بایکۆتی کرد دوای ئەوە بوو پرۆسی خوێندن وەستێنرا ینی کەرتەکانی ترکەرتی تەندروستی بەم هەموو کێشە و قەیرانەوە کە هەیە ینی پێم وایە بەڕاستی ئێمە چی دیکە ئەم قەیرانانە بمێنەوە ینی زەنجی مەترسیدار لێدا خەڵک چیتی کە پێی قبول ناکرێت پێویستە بەڕاستی چارەسەری بۆ بدۆزرێتەوە چیتر ئەم قەیرانانە هەڵ نەکشێن ینی چەندی ساڵە ئێمە چاوەڕێی باشکردنی دۆخەکەین ینی چەندی دیکەمان پێویستە بۆی کە بەڕاستی چاوەڕێ بکەین بۆی ئێمە تێبگەین کە ئەم قەیرانانە پێویستیان بە چارەسەرە ینی لەسەر مێزی گفتوگۆ کۆ بینەوە هەمومان کۆدەنگ بین لەسەر چارەسەرکردنی ئەم کێشانە بە ئیرادەیەکی بەهێزی نیشتیمانی بۆی کە لەگەڵ بەغداژ ڕێککەوتم بکەین کە ناتوانین بەڕاستی لەگەڵ بەغدا جیابینەوە ئەگەر ئەوانەیە جیابینەوە دەی باشە با فەرم و بڕیاری کۆتایی بدەن و بێنەوە کوردستان چیتر ئێمە نوێنەرانمان لە بەغدا نمێنەوە وەگەر قەراریشە بەڕاستی جیان نەبینەوە ئەبێ بەڕاستی لەگەڵ بەغدا کۆ بینەوە بگەینە نەتیجەیەک پابەندی ئەو ڕێککەوتنانەبین کە ینی بەغدا داوامان لێ دەکا داهاتەکانیان ڕادست بکەین و شەفابین لەگەڵیانە بەڵێ ئەوەی کە پێیوەستە بە کارنامەی کابینەکە خۆتان وەکو پەرلەمانتاران هیچ بەداچوونان کردووە لەوەی کە شەفافیت بۆ نمونە لە بواری نەوت و غاز هەر وەکو پێشووترە بەپێی یاسا دەبووە سندوقی داهاتە نەوت و غازیەکان دروست کرابێت لە کارنامەی کابینەکەش ئایا هیچ کراوە لەم ڕوانەشەوە؟
بەڵێ لە ڕابردووە بە ژمارە دوی بە یاسای ژمارە دوی ساڵ 2015 بڕیار درراوە بەڕاستی سندوقی کوردستان بۆ داهاتی نەوت و گاز دروست بکرێ بەداخەوە ئەم سندوقە ینی دروست نەکراوە و کاری لەسەر نەکراوە چووکە ئێمە لە ڕابردوشدا لە مانجینەوە لە نۆی نوێ داشتێکمان پێشکەش کرد بەڕاستی کە نزیکەی 7 ساڵە حکوومەت هەرێمی کوردستان بودجە نایەنێتە پەرلەمان ئەمە هۆکارێکی گەورەی ناڕوونی و هێشتنەوەی ناشەفافیەتە لەسەر داهاتەکان چونکە بەڕاستی هێنانی بودجە بۆ پەرلەمان یەکێکە لە هەر کاریگەری و ینی ڕۆڵە بەرچاوەکانی کە دەرخستنی شەفاف بە شێوەیەکی ڕوون و پێداویستی حکوومەت دیارێکە بەرنامە و میکانیزمی بۆ دیارێکە لەسەر ئەو خەرجانەی کە حکوومەتێتی ئەو کاتە شەفافە بە شەفافی داهاتەکان دیارە بێ بەداخۆی ئێمە داوامان کردووە کە چیتر بەڕاستی حکوومەت پەرلەمان پراوێز نەخاوە بەڕاستی بودجە بێتە پەرلەمان بۆ ساڵی نوێ و ئەم قەیرانانە بەڕاستی وە خۆیان نەمێنەوە و ڕاستی دیارداشتەکانی پەرلەمانتاران گوێیان لێ بگیرێ و جەلسیان لەسەر بەسرێ پەرلەمان ڕۆڵی بەرچاو بگێڕە لە چارەسەرکردنی قەیرانەکان کە تا ئێستا و ڕۆڵی بەرچاوی نەبینیوە. سوپاس دەکەم کاک کەنوەر بگرم بۆ لای بەڕێزت سەبارەت بە ئێستا چارەسەر چییە بۆ دۆسیەی نەوت ئەزمموی وڵاتان چیمان پێ دەڵێ چارەسەرێک هەیە بۆ دۆسیەی نەوت کەوتونێتە گێژاوێکەوە. ئێستا من پێما بێت چارەسەری دۆسیەی نەوت زۆر زەحمەتە یا ئەوە تا بێ عێراق بێتوانێ یاسایکی نەوت و غاز دەرکات یاسای نەوت و غازەکە دەریکە لە دوای لە ڕێگەی ئەو یاسایەوە ئەو کاتە چارەسەرێکی بۆ دۆزێتوانێ ئەمە یەکێکە لە ڕێگاکان ئەجینا بەم شێوەی ئێستا ناتوانین چکە پارەم خۆی ناتوانێت گرێبەستەکان ئەمارکاتەوە لەگەڵ کۆمپانیەکان گرێبەستەکان چکە گرێبەستەکان زۆربەی زۆری بۆ 25 ساڵە بۆ 25 ساڵە و لە دادگایەکی نێودوڵەتیش ناوبژیوانە هەچی ناوبژیوانەکانە هیچی لە هەرێمی کوردستان نابێ ئللا ئەبێ بڕاتەوە لەندەن ئاربیتریشن کۆرد یعنی دادگای ناوبژیوانی ئێستا تاگ لایەنە هەڵیان وەشینێتەوە لە ناتوانێت وەکو ڕوونی نێودوڵەتی وەکو دانەغاست 2 میلیارد ئەوە ناتوانین مەگەر ئەوە ئەزین چۆن ئەو کاتە من وەکو باسی وتم تەمیمی نفتەکەی ئەوەی دەکەیزی پێشمەگە ڕابێ ئەنکێتە دەرە ئەو کاتە خۆ مەسئولەکان یعنی کات خۆی سەدام هەموو کۆمپانیەتە بیانەکانی دەرکرد بڵێ ئارامکۆی سعودی شەر بە هەمان شێوە ئەمانە چیەکەن ئەو کاتە بەرپرسەکان کە بەرپرسی یەکەم کە چێن ئەوانەی عقدەکانیان ئیمزا کردووە کێشەکان لەگەڵەوە بەرپرسانەیە هی دەبێت دروزە بێت یعنی ئەوانە توان بەرپرسەکان بن بە محکەمە لە ئەوروپا و لە هێنەوەوانە جناوکو خەڵکی کوردستان باش ئینتەرنێت چارەسەرکرد لە ڕێی عێراقەوە چارەسەرەکە تەنها ئەوەی لە ڕێگەی عێراقەوە یاسای نەوت و غاز دەربچێ یاسای نەوت و غاز دەربچێ لە ڕێگەی یاسای نەوت و غازەوانەیە ئەمەش کە ئەوە زۆر مهمە یاسای نەوت و غازەکە چۆن ڕێگە بە ئەم عقدانە توانێت بۆی هەبێ بەسەریا بچێتوانێ ئەبێ ئەو یاسای لە پەرلەمان دەرچێت کە بۆی هەیە بتوانێت ریڤیو ئەو عقدانە بکات یعنی بەسەریا بچێتەوە ئەی وەکو خەیرانی موچە ئەزمموی وڵاتانی کە وەکو ئێمە نەوتیان توش قەیران بوون این چۆن دەکرێت مەسەر قەیرانی موچەکەش کەم بکرێتەوە ئێمە لە 2024 موچە درراوە یەکیان مانگێک بە تەواتی مانگی 2 3 و وڵای 9 شەر بە لێبڕینەوە ئەوە 4 مانگی شەر خوراوە ینی چۆن کاریگەرێکی کەم بکرێتەوە کاریگەرەکەی خۆ ئەزانی چۆنەچێ وەختی خۆی من ئەمەی ڕاستە قەیرانی نەوت بۆی کۆڤید-19 کاریگەری زۆر هەیە لەسەر زۆربەی زۆری وڵاتان بە تایبەتی وڵاتانی کە بڵێن بەرهەمێنەری نەوتن وەکو سعودی و خلیجەکانەوەوانە تەنانەت لە سعودیەکانیش مەسەلە دەستکاری شتیان کردو هەندێک منحیان بڕیوە مەسەلە VATیان زیا کردو value added taxes ئەمانەیان زیا کردو لەسەرین ئەمە بۆ کاتی وەختیە من لەگەڵ ئەوە مەسەلە ئێستا حکوومەت بابە تۆ کە ئەی بڕی لە ساڵ 20 گەبڕی بیبڕە هەموو مانگی بیبڕەوە نیە بەڵام موچەکە لە کاتی خۆیان ناکرێت تۆ لە ساڵ مەسەل بە 50 ڕۆژ بە 6 ڕۆژ موچەیە بیت لە بەرەوەی کە لە ساڵ 20کیشی لێ بڕی ئەمە ئەڵێن ئێمە کاریگەری هەیە بەهۆی کۆڤید-19 قەیران نرخینەوە دابەزیەوە بۆ فترێکی زەمەنی بەڵام کێشەکەی ئێمە لەوە ئێمە بەدیلێکمان هەیە ئێستا لەگەڵ عێراقان ڕێ بکەین یعنی ئەمەیە بۆچی ئێمە ئەوە ناکەین یعنی ئەم بەدیلەکەی ئێمە ئەگەر تۆ نەوە تەسلیم ناکەی وەرە داهاتە نانەوتەکانی تەسلیم کە دەواازە سنوورەکان مەسەلە یعنی چی تۆ بە حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم ئەڵێ ئێمە داهاتی دەواازە سنوورەکانمان 200 میلیارە لەگەڵ باج و ڕوسومات و گومرێک بەس تۆ یعنی چی ئەو بە 320 دلاریشی 320 میلیارد دیناریشی بۆ نێری واشە ڕێک ناکەینەوە ینی ئەمە بەنیوەکە ینی کاتە ئەمە کاتە گەندڵێکی زۆر گەورە هەیە لە پشتی ئەم پرۆسەیەوە یعنی وەرە تۆ ئەمانەی هەموو تەسلیم کە ئێستا کە نانەوتەکانی تەسلیم ناکەی نانەوتەکانی تەسلیم کە مقابلی ئەوە بە شایستەدارایەکان بە 500 میلیۆن دلار ڕێ بکەوە لەگەڵ حکوومەتی عێراقا بۆی هەموو مانگێ بێ ئەو بودجەیە بێت
ئەو شایسە دەرانە بێ هەرێمی کوردستانیش بتوانێت ئەگەر لێشی ئەبڕیت ئەو لێ ببڕە بەڵام ماگەنە لە کاتی خۆیان موچەکە بەت یعنی ئێستا هیچ پاساوێک نییە تەنها پاساو هەیە بۆ کۆمپانیەکانی حیزب ئەمانە کە دەستی شتێکی زۆر بە کورتی ماوێ چکە کاتمانەوە ڕاستەکەی منەمەیە حکوومەتی خەڵکی کوردستان ئێستا کۆدەنجێکی نیشتیمانی دروست بکە لەسەر ئەوەی کە زەخت لە حکوومەتی هەرێمی کوردستان بکە کە ڕێکەوتن کا لەگەڵ عێراقا یعنی ئیتر ئەم بە هیچ پاساوێک ئەوە نەبێت کە ئێمە نەتوانین ڕێبکەین ئەبێ کۆدەنجێکی نیشتیمانی دروست بێ و داوای ڕێکەوتن کە لەگەڵ عێراق باشە کاگوسیم دواتەش بۆ بەڕێز سەبارەت بۆی وەکو پەرلەمانتاران بۆ تیفشارێک دروست ناکەن وەکو خۆ دوتە ئێستا لە بەغداد دوو موچە دابەش دەکرێت بەڵام لارێم چارنووسی موچەی مانگی دەشت تا ئێستا دیار نییە بە کورتی بێ سپاس دەکەم. وڵای من پێم باشە حکوومەت یاریمی کوردستان و هەر سێ سەرۆکایەتێکە بەڕاستی بیرێک لەم وەزع بکەنەوە چیتر ئەم وەزع بەم شێوەیە بەردەوام نەبێ تازە ئەوەی ڕوویداوە ینی ئەبێ بۆ خەڵک ڕوون بکرێتەوە لێ بگەڕێن دامەزراوە باڵەکان ڕۆڵی خۆیان ببینن پەرلەمان بە شێوەیەکی دیارتر و بەرچاوتر لایەنە سیاسەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببنەوە گرفتانەکان چارەسەر بکرێن ئیرادەیەکی بەهێز هەبێ دەستی گەندەڵکاران ڕابگیرێ بەڕاستی چی دیکە نێڵ ئەم گەندەڵیە بە لێشاوی کە ئێستا لە هەرێمی کوردستان بە بەرچاوی حکوومەتی بەغداوە هەیە بەردەوام بێ و موچە خۆرانیش بەڕاستتر چیتر زوڵ مستەمیال نەکرێ ینی هەناسەیەکی ینی ئارام هەڵمژن و تەنیا بۆ ماوەیەک بۆ چەند مانگێک یعنی لێ بگەڕن ئەو خەڵکە لە کاتی خۆیان موچیان پێ ببەخشترێەوە چیتی کەستەمیان نەکرێت لە چاوەڕێ موچەیەکی بەڵێبڕینەوە کە بوو دوو مانگ جارێک پیانە درێوە. زۆر سپاس بۆ بەڕێزان موسلیم عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی کوردستان هەروە ئەنوەر کەریم بەرپرسی گۆشەی ئابووری لە ژووری توێژینەوەی سیاسی بزوتنەوەی گۆڕا. سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.